سلااوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارین لە هەر کوێیەک هەنساغ و سڵامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 18 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 9 جوولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری سارینا ساعیدی لە سنا، ناڕەزایەتی دانیشتوانی گەڕەکی مەلاشیەی ئەهواز لە ئاست بێئاوی، وەلانانی خوێندکاران لە هەڵبژاردننی ئەنجومەنەکانی زانیاری، بانگهێشتی ڕەزا ئەقتەسی چالاکی کرێکاری بۆ دادسەرایەوین، دەست بەسەرکردنی 6 چالاکی مەدەنی تورک لە شارستانی خودا ئافەرین، کوژرانی لاوێکی بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە شارستانی دەشتیاری، وا خۆپیشاندانی ئێرانیانی تاراوگا بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری سارینا ساعیدی لە سنا. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕ بنەماڵی دادخوازانی سنا بە کۆبوونەوە لەسەر مەزاری هەمیشە زیندوو سارینا ساعیدی ڕێزیان لە یادوبیرەوەریەکانی گرت. بەپێی ئەو راپۆرتە بنەماڵی دادخوازان بە گوڵبارانکردنی گوڵکۆی سارینا وێڕای ڕێزگرتن لە فیداکاریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە و سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر باوکی داختاریان بەتوندی شەرمەزار کرد. دایکی سارینا لەو کۆبوونەوەدا ڕۆڵەکەی لاواندووتی کچە جوانەکەم سەرمان بەرزە بە تۆ و شانازیت پێوە دەکەین. ناڕەزایەتی دانیشتوانی گەڕەکی مەلاشیەی ئەهواز لە ئاست بێئاوی. ماوەی 1 مانگە گەڕەکی مەلاشیەی ئەهواز ئاوی نییە و 80,000 کەس لە دانیشتوانی ئەو ناوچە حاشیەنشینە لە گەرمای 50 پلێ لە دۆخێکی زۆر خراپدا ژیان بەسەر دەبن. ڕۆژی شەممە 17 پوشپەڕ دانیشتوانی گەڕەکی مەلاشیە و چەند گەڕەکی دیکە لە قەراغی گەورە شاری ئەهواز لە ئاست کەماوی و با یەخنەدانی بەرپرسانی ئەو شارە بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی هاوڵاتیان ماوەی 1 مانگە ئەو نییە و کاتێک ئەو دێتەوە ئەوەندە پیسە کە بەکار خواردنەوە نایێت. جێگەی ئاماژەیە کە کارناسانی بواری بێهداشت پێشتر سەبارەت بە بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی پێستی و گەوارشی لە باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئێران هۆشداریان دابووە دەوڵەت. وەلانانی خوێندکاران لە هەڵبژاردننی ئەنجومەنەکانی زانیاری. جێگری کولتوری زانکۆی عەلامەی تەباتەبایی تاران ڕۆژی شەممە 17 پوشپەڕ ڕایگەیاند 19 خوێندکار لەلایەن کۆمیتەی ئینزیباتیەوە لە بربژێربوون لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی زانیاری ئەو زانکۆیە وەلانراون. لە درێژەی سەرکوتی ڕێکخراوە خوێندکاریەکان و گوشار بۆ سەر خوێندکاران بۆ لە کارخستنی شۆڕەکانی سنفی و ئەنجومەنە سیاسیەکان، ئێستا گوشارەکان خراوەتە سەر ئەنجومەنەکانی زانیاری. ئەنجومەنی خوێندکارانی یەکگرتوو لە راپۆرتێکدا سەبارەت بە زانکۆی عەلامەی تەباتەبایی ڕاگەیاند دەستێوەردانی ناوەندە ئەمنیەتیەکان لە نێوخۆ و دەرەوەی زانکۆکان پەرەی سندووە و ئەم جارەش نۆرەی ئەنجومەنەکانی زانیاریە. برینداربوونی داهاو وڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شیراز. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕ ئۆتۆمۆبیلێکی پژۆ خۆی کرد بە نێو کۆمەڵێک کەسی مەدەنی لا قەراغ، یەکێک لە شەقامەکانی شیراز و 10 کەسی بریندار کرد. بە وتەی بەرپرسانی ئۆژانسی ئۆستانی فارس، ئۆتۆمۆبیلێکی پژۆی 206 لە بلواری شارۆچکەی سەدرای شیراز خۆی کێشا بە نێو کۆمەڵێک ژن و منداڵ و 10 کەس بریندار کرد کە باری تەندروستی هەندێکیان ناجێگیرە. بە وتەی پۆلیسی شیراز هێشتا هۆکاری ئەو ڕووداوە ڕوون نەکراوە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. بانگهێشتی ڕەزا ئەقتەسی چالاکی کرێکاری بۆ دادسەرای ئێڤین. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕ ڕەزا ئەقتەسی کرێکاری لەسەر کاردەرکراوی ئێران خۆدڕۆ و چالاکی کرێکاری خەڵکی تاران بۆ لقی 3 دادسەرایەوین بانگهێشت کرا. بەپێی ئەو ئیبلاغیەی بۆ ڕەزا ئەقتەسی نێردراوە
ناوبراو دەبێت لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا بە مەبەستی لێپرسینەوە و بە دوواداچوونی بۆ پەروەندەکەی سەردانی لە قیسەی دادسەرای ئەڤین بکات. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی 5 سەرماوەزی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هێرشیان کردە سەر ماڵی ئەو چالاکە کرێکاریە و وێڕای پشکنینی ماڵەکەی مۆبایلی خۆی و هاوژینەکەیان زەوت کرد. سازکردنی دوو پەروەندەی تازە بۆ مەریەم ئەکبەری مونفەرد لەلایەن ڕژیمەوە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، مەریەم ئەکبەری مونفەرد زیندانی سیاسی دوورخرا و کە ماوەی 15 ساڵ حکمی زیندانیەکەی لە بەندیخانەی سمنان تێپەڕ دەکات، پاش تێپەڕبوونی 13 ساڵ و نیو لە ماوەی بەندکرانی، ڕۆژی شەممە 17 پوشپەڕ بۆ دادسەرای ئەڤین گوازرایەوە و دوو پەروەندەی تازەی بۆ سازکرا. بەپێی زانیاریەکان، مەریەم ئەکبەری مونفەرد لە ماوەی 13 ساڵی ڕابردوو تەنانەت یەک ڕۆژی مۆرەخەسی پێنەدراوە و ئەم جارەش پاش گواستنەوە بۆ دادسەرای ئەڤین با تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات، بڵاوکردنەوەی پرۆپاگەندا، بێڕێزی بە ڕێبەری و هاندانی خەڵک بۆ تێکدانی ئاسایشی گشتی مەحکوم کراوە. دەست بەسەرکردنی 6 چالاکی مەدەنی تورک لە شارستانی خودائافەرین. ڕۆژی هەینی 16 مانگی پوشپەڕ 6 چالاکی مەدەنی خەڵکی شارستانی خودائافەرینی سەرباوەستانی ئازەربایجانی شەرقی بە ناوەکانی مستەفا عەوەسپور، ڕەحیم ساسانی، محەممەد مەردی، جەعفەر نووری، سەعدوڵڵا ساسانی و محەممەد عەلی پور لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان ئەو 6 چالاکە مەدەنیە لە کاتی سەردانیان بۆ پردی مێژووی خودائافەرین لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. شایانی باسەکە ئەو 6 چالاکە مەدەنیە پێشتریش پێشینەی بانکشت و دەست بەسەرکرانیان هەبووە، بەڵام ئەم جارە لە هۆکاری بەندکرانیان هیچ زانیاریەک لە بەردەستدانیە و بە دوواداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ بێئاکام ماوەتەوە. کوژرانی لاوێکی بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە شارستانی دەشتیاری. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕ لاوێکی بەلوچ بە ناوی خالد تەنحاڵ، ئەندامی کادری دەرمانی ناوچەی پلانی بەلوچستان، بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ، بەکرێگیراوانی ڕژیم ئۆتۆمۆبیلی ئەو هاوڵاتیەیان لە مێحوەری پیلان بۆ چابەهارداوەتە بە دەستڕێژی گولە و خالد تەنحاڵ دەستبەجێ گیانی لەدەستداوە. جێگەی ئاماژەیە کە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی کە نەیتوانیوە ناڕەزایەتیەکانی خەڵکی بەلوچ سەرکوت بکات، پەنای هێناوە بۆ تیرۆرکردنیان لە ڕێگەی هێزەکانی بەسیجوو لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند چالاکی مەدەنی بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆ کوژراون. و دوایین هەواڵ سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی تاراوگا بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی. ڕۆژی شەممە 17 پوشپەڕ ئێرانیانی ئازادی خواز لە چەندین وڵاتی ئەوروپایی، کانادا، ئۆسترالیا، ئەمریکا و تورکیا دژبە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی کۆڵن، فرانکفۆرت، شتۆتگارد و بەرلینی ئاڵمان، خرۆنینگ و ئامستەردامی هۆلەند، ئارهۆز و کۆپنهاگی دانمارک، ڕۆم و میلانی ئیتالیا، پاریسی فەڕەنسا، بڕۆکسلی بلژیک، لەندەن و مانچستەری بریتانیا و ئیستانبولی تورکیا بە بەدەستەوەگرتنی وێنەی تومات ساڵحی و ژمارەیەکی دیکە لە بەندکراوانی سیاسی خوازیاری پشتیوانی کۆمەڵگەی جیهانی لە شۆڕشی گەلانی ئێران بوون. بەشداربووان هەروەها داوایان کرد سپای پاسداران بخرێتە نێو لیستی تیرۆریزمی نێودەوڵەتی و بەرپرسانی ئەمنیەتی و قەزای ڕژیم سزا بدرێن. ئێرانیانی ئازادی خواز هەروەها داوایان لە کۆمەڵگەی جیهانی و نەتەوەیە گرتووەکان کرد گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ببەنە سەرەوە و تاکو و زیندانیانی سیاسی ئازاد بکرێن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشکران، کاتی خۆش بۆ هەموو لایەکتان.